خەریکی من لە بیرەوەری من بێ خەریکی ئەم سمعاتێ حەچی لە لای تۆ تەجویل و هاسکی لە دارە حەچی بێتە بەردەستی موادی کارەبایم خەریکی شەریکی و لە من ئەو ساخترە ڕات دەستپان ئەو تەنەزولیەوە ناک ئەو مهمە. ئەم کوڕە چەند ساڵە لەم بازاڕا ئیشەکە هەرچەندە خاوەن پێداویستی تایبەتە بەڵام تا حەزکەی کوڕێکی زیرەک و بە سەلیقەیە یعنی هەر شتێک ئێمە پەکمانەکەی لە بازاڕە کەس نەتوانێت چارەسەری کە ئەنی بۆ لام کوڕە چارەسەری بۆ دۆزێتەوە هەروەها ئەو خۆی داهێنانەکانی خۆیەتی سە بۆ نمونە کارەبانە بێت لەم دوکانە خۆی کارەبای دوکان دروست کردو بۆ خۆی تێگەی لێرەم بێزەی چا کردووە لێرە کۆمەڵی ئالەتە ئەتوانێت کارەبا بەرهەم بێنێ نازانم تا چەندەم پێرە بزەبت بەس ئیش و کارەکانی خۆی بەبێ کارەبای مۆلدەوشانە ڕاپەڕێنێ و دوایەوەش لە هەموو بوارەکانە ماشەڵا دەستڕەنگینە تەنانە پاسیلانە زۆربەی پاسیلەکان خۆی یان گۆڕە دیزاینیانە گۆڕە لە ڕوومە چینە و لە ڕووشکەوە ئەیان گۆڕەکە پاسیلێک کە تا بتوانێت خەڵک زیاتر ئیسفادەی لێ بکات تێگەی لە بواری سەعاتە لە بواری مۆلیدایە لە موبایلایە لە بواری چاکردنەوەی گڵۆپایە هەموو شەکان ماشەڵا دەستێکی کارانەی هەیە. پیاوە لە شوێنێکی تر وایە یعنی خەڵک چاوەڕێشتی زیاتری لەکرد پیشی ئەکرێت شتی زیاتریشی زۆر پێ ئەکرێت لەوەی کە خەڵک چاوەڕێگە من چەندها کەسە ناسم بە حکمەوەی کەوتان لێرە ڕۆژانە ئێن بۆ لای دوکانی نییە بە سەعات بە 2 سەعات چاوەڕێەکەن لەبەرچی یعنی ئەو شتێک ئەوە تاپیان چەند دوکانی هەڵەبجەی پێ ئەەکەن ئیتر کابرا یا بۆی ناکرێت یا جوابی ئەکا بە هەر شێوازێک بێنێتی بە لای کەعالی محاڵە چاکردنی محاڵە ئیلا کەعالی بۆی چاکات بەڵێ ئەخۆ یعنی خۆت وەرە دوکانەکە و فەقیرە زانی یعنی ئەمە دوکانی ئەم پیاوەیە ئەگەر توانای مادی هەبوایە یعنی بەڕاستی خەڵکیش پشتی بگرێت یعنی پیاوە پێویستی بەوەیە کە کەسێ پشتی بگرێت لە ڕووی دارایی و لە ڕووی تەژیع یعنی بەڕاستی کەعالی پیاوێکە ئیشی پێ ئەکرێت خۆت وەرە سەیری شتەکانی بکە یعنی ڕۆژانە لێرەی مەتابعەیەکەی کۆمەڵە شتێ لە دوکانەکانی تر عاسیە بێت ئەیەن بەلایەن پیاوە چاکیەکان